ڕۆژی گیانی مامۆستایانە پیرۆزبایی لە مامۆستایانی گیان دەکەن بە تایبەتی مامۆستایانی کۆمەلگەی جیهان. مامۆستا چرایە زانست ڕووناکێ. وانەکانی مامۆستا نەخشەی لەگەی ژیانن. لە ڕۆژ ژیانی مامۆستایان دەبای ڕێز پێزانیمان بۆ هەموو مامۆستایان دەربڕین کە کاریگەری لەسەر ژیانمان هەبوو. لە پێش هەر سەرکەوتنێکەوە مامۆستایەک هەیە. مامۆستایان ئەندازیاری مێشک و زمانن. مامۆستایان ڕانگەڕێژی تابلۆی ژیانن. مامۆستایان پردی نێوان زانین و نەزانینە. مامۆستایان توی زانست و ماریفۆ لە ناو مێشکی قوتابیاندا دەچنن بۆ یەشایانی ڕێزلەنانی داهاتوون. فێرکردن هونەرە، مامۆستایان هونەرمەندن. مامۆستایان کلیلیکردنەوەی دەرگای داهاتوون. باز بۆ ئەو مامۆستایانە کە ژیان تەرخان کردووە بۆ پەروەردەکردنی منداڵ و گەنجان. زانی مامۆستا تۆوی گۆڕانکاری. مامۆستایان شای ڕووناکیی زانستن بە ناوەکانی داهاتوون.